بینەرانی ئازیز لە بەرنامەکانی پێشوودا سێ بەش لە راپۆرتی سیاسی پەسەندکراوی کۆنگرەی هەژدەی کۆمەڵەمان خستە بەر ڕاو نەزەری ئێوە. لە بەرنامەی سێهەمدا بە کورتی باس لە بارودۆخی سووریا، عێراق و ئەفغانستان کرا. ئێستاش سەرنجتان ڕادێکێشم بۆ بینینی بەشی چوارمی گزارشەکە. ئێران جێگە و پێگەی ئێستا و ئاسۆی دواڕۆژ. یەکەم، کۆمەڵگەی ئێران لە چواردەی ڕابردوودا گۆڕانکاری گەورەی کۆمەڵایەتی بەخۆیەوە بینیوە. کۆماری ئیسلامی نەیتوانیوە شێوەی ژیانی جێیمەبەستی خۆی بەسەر ئەم کۆمەڵگایەدا بسەپێنێت. شێوازەکانی ژیانی خەڵک گۆڕانکاری بەسەرداهاتووە. سەتەلایت، ئینتەرنێت، تۆڕە کۆمەڵایەتیەکان، مۆسیقا، حوزوری ژنان لە یاریگاکان و مەیدانە وەرزشیەکان و چیتر چۆتە ناو سەرجەم بوارە جۆرا و جۆرەکانی ژیانی کۆمەڵانی خەڵکەوە. مەزهەب بە تایبەتی تا ڕادەیەکی بەرچاو لە نێوان گەنجاندا کاڵبووەتەوە و مزگەوتەکان چۆڵ بوون. فەرهەنگ و هونەر لە بوارە جیاوازەکانی وەک مۆسیقا، ئەدەبیات و سینەمادا چوارچێوەکانی کۆنتڕۆڵ، سانسۆر و ئایدۆلۆژیای ڕژیمیان تێکشکاندووە. هەروەها ژمارەی خوێندکارە دەرچووەکان بە شێوەیەکی بەرچاو هەڵکشاوە و ژنان لەم بوارەشدا پێشەنگن. هاوکات پێکهاتەی کۆمەلگەی ئێرانیش ڕوبەڕووی گۆڕانکاری بووتەوە. ژمارەی دانیشتوانی ئێران لە سەردەمی کۆماری ئیسلامیدا 2.5 زیادی کردووە. شەپۆلی کۆچکردن لە دێهاتەکانەوە بەرەو شارەکان زیاتر لە 20 ملیۆن دانیشتووی لە پەراوێزی شارەکان کۆکردوەتەوە و کە زۆرینیان خەڵکی کرێکار و زەحمەتکێشن. پەراوێزی شارەکان بەهۆی ئەم ڕێژە زۆرە لە دانیشتوانەوە بۆتە ناوەندی پەرەسەندنی کێشە و گرفتە کۆمەڵایەتیەکان. لە بەرامبەرم گۆڕانکاریە گەورە کۆمەڵایەتیانەدا پێکهاتەی سیاسی، ئایدۆلۆژیا و یاساکانی ڕژیم لەوانە یاسای بنەڕەتی، ویلایەتی فەقیه، شۆڕای نیگەهبان و مەلاکانی نوێژی هەینی کە ئەرکی بانگەشەکاری بۆ پەیامەکانی ڕژیم و بڵاوکردنەوەی ناوەرۆک و مەبەستی ئەوانیان لە ئەستۆیە و باندی گەندەڵ و سەرکوتگەری سوپای پاسداران بە پشبەستن بەهێز و تواناییەکی نظامی بەربڵاو و دەستپێڕاگەیشتن بە سەرجەم بوارە ئابوووریەکان وەک پشتیوانی سەرەکی هەموو ئەو دامەزراوانەی ئاماژەی پێکرا گۆڕانکاریەکی ئەو تۆی بەخۆیەوە نەدیوە. ئەم دژبەیەکیە حکومڕانیکردنی ڕژیمی ئیسلامی بەسەروەها کۆمەلگایەکدا ڕۆژ لەگەڕ ڕۆژ ئەستەم و دژوارتر کردووە. دووهەم، لەگەڵ کۆتایی هاتنی شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق بەردەوام شاهدی سەرهەڵدانی ناڕەزایەتی گشتی و مانگرتنە کرێکاریەکان لەلایەن ئەو خەڵکانەوە بووین کە لە ئاکامەکانی شۆڕشی ئێران بێهیوا ببوون. لە کوردستان بە شێوەیەکی بەردەوام خەبات و بربەرەکانێ لە بەرامبەر ڕژیمی کۆماری ئیسلامی بە شکل و شێوازی جۆراوجۆر لە ئارادا بووە و خەڵکی ئەم ناوچەیە هیچ کات ملیان بە دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی نەداوە. لە ئاستی سەراسەریشدا جگە لە ناڕەزایەتی و مانگرتنە کرێکاریە پرش و بڵاوەکان لە ماوەی ئەم ساڵانەدا شاهدی چەندین ئاخێزی گەورە و بەربڵاوی جەماوەریش بووین. ئاخێزی دەیان هەزار کەسی لە ساڵی 1371 لە شاری مەشهەد لە ناڕەزایەتی بەڕووخاندنی ئەو ماڵانەی لە دەرەوەی چوارچەوەی ڕێگە پێدرا و دروستکرا بوون. ئاخێزی جەماوەری دانیشتوانی شاری قەزوێن لە ساڵی 1373 لە ناڕەزایەتی بە پارێزگا نەبوونی قەزوێن. ئاخێزی ساڵی 1374 لە ئیسلام شاری تاران لە ناڕەزایەتی بە گرانبوونی ئامرازەکانی گواستنەوەی گشتی ناڕەزایەتیەکانی خەڵکی شاری تاران و چەندین شاری تری ئێران لە ساڵی 1378 دوا بە دوای هێرش بۆ سەر زانستگا و داخستنی ڕۆژنامەی ڕەخنەگری سەلام. چوار مانگرتنی سیاسی گشتی لە کوردستان هەر لەو ساڵانەدا ناڕەزایەتی خەڵک لە دژی ساختەکاری و دەستێوەردان لە هەڵبژاردنەکان لە ساڵی 1388 ئاخێزی سەراسەری لە پتر لە 100 شاری ئێران لە مانگی بەفرانباری 1396 لە ناڕەزایەتی بە بارودۆخی ناسەقامگیری ئابووری و کۆمەڵایەتی. ئاخێزی هاوکاتی خەڵکی پتر لە 150 شاری ئێران لە ناڕەزایەتی بە گرانبوونی کتوپڕی نرخی بنزین لە ساڵی 1398. ناڕەزایەتی بەربڵاوی پارێزگاکانی خوزستان و ئیسفەهان و چوارمەحاڵ لە ساڵی 1400 لە ناڕەزایەتی بە بێئاوی و هەروەها مانگرتنە بەربڵاوە کرێکاریەکانی وەک مانگرتنی سەراسەری شۆفێرە بار هەڵگرەکان، مانگرتنی درێژماوەی کرێکارانی هەفتەپا، مانگرتنی کرێکارانی فولاد، مانگرتنی کرێکارانی پەیمانی بەشی نەوت و پێترۆشیمی، کرێکارانی ڕێگەی ئاسن، ناڕەزایەتی و مانگرتنە یەکگرت و سەراسەریەکانی مامۆستایان لە پتر لە 100 شار بۆ پێنجەمین جار لە ماوەی دەستپێکی ساڵی نوێی خوێندنەوە تا کۆتاییەکانی مانگی سەرماوەست چەند نمونەیەکی بەرجەستن لە ناڕەزایەتیەکان لە ساڵ و مانگەکانی ئەم دوایانەدا. سێهەم، لێکۆڵینەوە لەم ناڕەزایەتیانە ئەوەمان بۆ دەرەخات کە بە تایبەت لە مانگی بەفرانباری 1396 بەملاوە چ لە باری پێکهاتەیی بەشداربووان و
چ لە جۆری دروشمەکاندا ئاڵوگۆڕێکی بنەڕەتی پێکاتوە. بەشداربووان، کرێکاران و ژنان، دانیشتوانی پەراوێزی شارەکان و بەگشتی بێبەشترین چین و توێژەکانی کۆمەلگا بوون. دروشمە سیاسی و ئابوووریەکان ڕنگدانەوەیەک بوون لە دژوارتربوونی بارودۆخی مادی ژیان. ناڕازیان جەسوورانەتر و هۆشیارانەتر لە پێشوو دەرەکەوتن. جۆری ناڕزایەتیەکانی دژ بە ڕژیم تا ساڵی 1388 لە بنەڕەتدا ناڕزایەتی لە چوارچەوەی ڕژیمدا بوون و ڕژیم بە شێوازگەلێکی فریوکارانە بەشێک لە خەڵکی ڕادەکێشا بۆ سەر سندوقەکانی دەنگدان. لە ساڵی 1388 بەملاوە و بە تایبەت پاش ساختەکاری گەورە لە پرۆسەی هەڵبژاردندا مەشروعیەتی ڕژیم هەرچی زیاتر بۆ زۆربەی هەرە زۆری خەڵک کەوتەژێر پرسیارەوە. لە ساڵی 1396 بەملاوە دەسەڵاتی سیاسی بە تەواوی بۆ خەڵک بوو بە بێگانە و مەشروعیەتی کۆمەڵایەتی خۆی لە ئاستێکی بەرینی جەماوەریدا لە دەستدا. کەلێنی نێوان جەماوەر و دەوڵەت بەردەوام قوڵتر بووتەوە. دەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامی کەوتووەتە ژێر پرسیارەوە. شانۆگەری هەڵبژاردنەکان و فریوکاری و سەرکوت چیتر توانایە نەماوە. چوارەم، هەنووکە کۆماری ئیسلامی لە چەند ڕۆوە لە ژێر گوشارگەلێکی بێوێنەدایە. بەرینبوونەوەی ناڕزایەتیە گشتی و خۆپیشاندانە کرێکاریەکان، داڕمانی ئابووری، لاوازبوون یاخود لە ناوچوونی ژێرخانەکان، لە ناوبردنی ژینگە، داخرانی یەک لە دوای یەکی ناوەندەکانی بەرهەمهێنان، بەرتەسکبوونەوەی بازنەی دەسەڵات و دوورخستنەوەی بەشێکی بەرچاوی بەرپرسانی ڕژیم لەم بازنەیە، قوڵبوونەوەی گرژیەکان لەگەڵ ئامریکا و دەوڵەتەکانی دیکەی ڕۆژاوا، بەرتەسکبوونەوەی توانای مانۆردانی ڕژیم لە درزی نێوان دەوڵەتە زلهێزەکاندا، لاوازبوونی ئاستی کاریگەری و هێزی ڕژیم لە ناوچەکە و ئەو وڵاتانەی کە بە هیلالی شیعی ناو دەبرێن. سەرجەمی ئەم هۆکارانەی سەرەوە دەستیان داوەتە دەستی یەک و کۆماری ئیسلامیان خستوەتە ناو دژوارترین قۆناغ لە تەمەنی دەسەڵاتدارێتی خۆیدا. پێنجەم، ڤایرۆسی کۆرۆنا زیانگەلێکی کارەساتباری لە ئێران خوڵقاندووە. شاردنەوە و دانی زانیاری و ڕێژە درۆینەکانی ڕژیمیش نەیانتوانیوە ڕەهەندە بەرفراوانەکانی ئەم ئێپیدیمیە و ئەو زیانە گیانیانەی ڕوو لە هەڵکشانە بشارێتەوە. کۆماری ئیسلامی نەک تەنها پلان و سیاسەتێکی دیاریکراوی لە هەمبەر ئەم نەخۆشیە نەگروەتە بەر، بەڵکو خۆی یەکێک لە فاکتەر و هۆکارەکانی پەرستەندنی ئەم نەخۆشیە مەترسیدارە بووە. کاتێک کە دەبوو ڕێکار و مەودا کۆمەڵایەتیەکان ڕەچاو بکرێن، دەستیان کرد بە ئەنجامدانی نوێژەهینیەکان، بەڕێوەبرنی گاڵتەجاری هەڵبژاردننی مەجلیسی ئیسلامی و بۆنەکانی ئاشورا و تاسوعا. ئەو کاتەی کە هەموو وڵاتەکان لە بیری دابینکردنی ڤاکسێنی دژە کۆرۆنادا بوون، خامنەی لە دژی ڤاکسێنە پەسەندکراوەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی فتوای دەرەکرد. لە ڕاستیدا ئەم ڕژیمە کۆمەلگای لە بەرامبەر ئەم ئێپیدیمیەدا بەبێ بەرگری هێشتەوە، ئەویش لە کاتێکدا کە ئەم پێک هاتە تەندروستی و دەرمانیەی هەنووکە تەنانەت نیوەی پێداویستیەکانی کۆمەلگا لە دۆخی ئاسایشدا دابین ناکات. بەم جۆرەیە کە تا ئێستا بە سەدان هەزاران کەس لە ئاکامی ئەم سیاسەتە دواکەوتوانەی ڕژیمدا گیانیان لەدەستاوە. بەڵام هاوکات کۆرۆنا بوو بە بەرەکەتێک بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی و دەرفەتی ئەوەی بەم ڕژیمەدا کە بە شێوەیەکی کاتیش بوو بێ مەترسی ئاخێزە جەماوریەکان لە خۆی دوور بکاتەوە. شەشەم، پەیوەندی نێوان دەسەڵاتداران و خەڵک گەیشتووەتە خاڵێکی بێگەڕانەوە. ئێستاکە ژیانی زۆرینەی خەڵک کارەساتبارتر بووە و هەژاری و بێکاری و خەسارە کۆمەڵایەتیەکان بەرینتر بوونەتەوە. لە هەمان کاتدا کۆمەڵێک بزوتنەوەی کۆمەڵایەتی بەهێزی وەک بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی مامۆستایان، خانەشین کراوان و چیتر لە ئێران و کوردستان بە شێوەیەکی بەهێزتر لە ڕابردوو سەریان هەڵداوە. داخوازیەکانی چینی کرێکار و توێژە ناڕازیەکان بەهۆی هەڵسوکەوتی ڕژیم سیاسی دەبنەوە و سەرتاپای ڕژیم تووشی ئالنگاری دەکەن. ئەمە بەم واتایەیە کە قەیرانی سیاسی ڕژیم لەم قۆناغەدا ڕاستەوخۆ پەیوەندی بە هەلومەرجی ئابووری و بژێوی خەڵکەوە هەیە. هەژاری ئابووری، گەندەڵی دارایی و حکوومەتی، لە خوارەوەبوونی ئاستی خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان، بێکاری، ناڕوونبوونی ئاسۆی ژیانی لاوان، هەژاری بێ ئەوپەڕ و کۆچکردن بۆ دەرەوەی وڵات لە هەموو شوێنێک ناوەرۆکی قەیران و داواکاریەکانی خەڵکی ناڕازی پێکدێنن. هەر بۆیەش جەماوەری بەشدار لەم ئاخێزانەدا لە بێبەشترین بەشەکانی ئەم کۆمەلگایە، بێکاران، کرێکاران، مامۆستایان، پەرستاران، حقوق بەگیران و کەم دەرامەت و خەڵکی پەراوێزی شارەکان پێکدێن. بەشداری بەرچاوی ژنان وەک ستەم لێکراوترین توێژی ئەم کۆمەلگایە لە ڕیزی پێشەوەی ناڕزایەتیەکاندا خاڵێکی وەرچەرخانی ترە کە لە خەزەڵوەری 92 بەملاوە بە شێوەیەکی ئاشکراتر بەرچاو دەکەوێت. حوتەم، سەرڕای بەرفراوانتر بوون و
بەردەوامبوونی ناڕەزایەتیەکان هێشتا کەش ڕێبەریەک کە متمانەی کۆمەڵایەتی بەدەستهێنا بێت و وەک بەدیلێک بۆ دۆخی هەنووکەی هاتبێتە ناو گۆڕەپانی کردەیەوە سەری هەڵنەداوە. حیزبە سیاسیە چەپ و ڕاستەکانی ئێستا کە لە ئێران هێشتا کەش نەیانتوانیوە ڕێبەرایەتی ئەم ناڕەزایەتیانە بگرنە دەست. لەگەڵ ئەوەشدا ئەم خەباتە ماتەریاڵی مرۆیی و بۆ خوڵقاندنی ڕێبەرانی ڕادیکاڵ و پێشەنگی ئەمڕۆ و سبەینێت دابین کردووە. لە هەناوی ئەم خەباتانی لە ئارادان کۆمەڵێک ڕێبەر و پێشەنگی جێمتمانە سەریان هەڵداوە. مانگرتنە کرێکاریەکان، ناڕەزایەتیەکانی مامۆستایان، خانە نشینکراوان، خوێندکاران، جوتیاران، بێئاوی و ژینگە ڕێبەرانێکیان لە ناخی خۆیاندا پەروەردە کردووە کە بە ئاشکرا و ڕوبەڕوو لەگەڵ ڕژیم و کاربەدەستەکانیدا دەکەونە گفتوگۆوە. شێوازی وتوێژ لەگەڵ دوژمندا فێربوون و بەباشی ساتەکانی بەرەو پێشچوون پاشەکشە یاخود بەرگریکردن هەڵدەسەنگێنن. گەشە سندنی وەها ڕەوتێک دەتوانێت ببێتە هۆی سەرهەڵدانی بەدیلێکی ڕادیکاڵ لە بەرامبەر ڕژیمی ئیسلامیدا. هەشتم نەدەسەڵات بەدەستدانی حکوومەت و نەتەنانەت ئۆپۆزیسیۆنە بورژواییەکانیان هیچ کامیان پلان و ڕێکارێکی ئابووری ڕوونیان بۆ وەڵامدانەوە بە پێداویستیە بنەڕەتیەکانی خەڵکی ناڕازی نییە. بەرنامە ئابوووریەکانی هەردوولا لە ناوەرۆکی ڕاستەقینەی خۆیاندا لە چوارچەوەی سیاسەتە ئابووریە نێئۆلیبرالیستیەکان و ڕێنوینیەکانی بانکی جیهانی و سندوقی نێونەتەوەی دراو کە خۆیان هۆکاری ئەم قەیرانانە نواوەتر ناڕۆن. ئەم ڕاستیە دەرفەتێکی گەورەی بۆ پەرەسەندن و کاریگەری دانانی هێزە سۆسیالیستەکان کە پلان و نەخشە ڕێگایەکی ڕادیکاڵ و جیاوازیان هەیە لە هەلومەرجێکی شۆڕژگێرانەدا خوڵقاندووە. نۆهام هەرچەندە کە پەیوەندی نێوان دەسەڵات بەدەستانی حکوومەت و خەڵک گەیشتووەتە خاڵێکی بێگەڕانەوە، بەڵام ئەم پرسیارە دێتە ئاراوە کە بۆچی ئەم ڕژیمە سەرەڕای تەواوی ئەم قەیرانانە هێشتا کەش لە دەسەڵاتدایە. هۆکارە سەرەکیەکان بریتین لە یەکەم سەرکوتی توندوتیژ و بێ ئەوپەڕ ئەگەرچی خەڵک قۆناغی ترس و تۆقان لە ڕژیمیان تێپەڕاندووە، بەڵام هەرچەندەش وەرەکان بەرز بن لە باربردنی توانایی سیستمی داپلۆسێنەری ڕژیم تەنها لە ڕێی هێزی ڕێکخراوی جەماوەریەوە دەکرێت. دووهەم وەلانانی تێڕوانینە ئیدۆلۆژیکەکان لەلایەن ڕژیمەوە و خۆگونجاندن لەگەڵ هەلومەرجەکاندا. کۆماری ئیسلامی وێڕای ئەوەی کەوا دەنوێنێ بە بیر و باوەڕە ئیدۆلۆژیکیەکانی خۆی پێبەندە، بەڵام بەکردەوە زۆرێکیانی وەلاناوە و پاشەکشە و سازشی قارەمانانە بووە بە بەشێک لە استراتێژیمانەوەی ڕژیم. سێهەم پڕوپاگەندەی ئاگایانەی ڕژیم بۆ ترساندنی خەڵک لە ئەگەری ڕوودانی شۆڕشدا بە دووپاتبوونەوەی کارەساتگەلێکی هاوشێوەی عێراق، سووریا، ئەفغانستان و یەمەن کە کۆماری ئیسلامی خۆی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی شەڕ و نائەمنی و ئاژاوە لە وڵاتەنەدایە. چوارەم پرش و بڵاوی ئۆپۆزیسیۆن و نەبوونی بەدیلێک کە متمانەی کۆمەڵایەتی بەدەستهێنا بێت. ئەگەرچی لە کوردستان بوونی حیزبە سیاسیەکان کە پێگەی جەماوەریان هەیە دەتوانێت لە هەلومەرجی لەباردا ئەم بۆشاییە پڕبکاتەوە، بەڵام دوجار بەدیلی ئەم ڕژیمە لە ئاستی سەرتاسەریدا بەدی دێت. بینەرانی خۆشەویست، ئەوەی کە پێشکەشم کردن بەشی چوارمی گزارشی سیاسی پەسەندکراوی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە بوو. تکایە لەگەڵمان بن بۆ دیتنی باقی بەرنامەکان.